بینایەک دەبینم لێرە وەستاوە من پرسیارم لێ کرد گوتم بۆچی هاتووی بابشم لە خۆی پرسم بزانم وەڵامەکەی چییە. بەڕاستیدا وەکو فەرمانبەرێکی حەق خوراو هاتووەم هاوشەوەی هاوڕێکان و مۆستاون داوای مافی خۆمەکەم. ئینسانی موسڵمان ئینسانی وجدان زیندوو دەبێ بەرامبەر ستەمکاران ئەگەر ستەمەکە لە خۆشی نەکرێت لە کەسێکی تریش بکرێ ئەبێ بەرامبەر ستەمکار بۆستێتەوە. وێ بەڕاستی ئێمە ئەم دزەڵاتە کە غەڵەتە بڵێ دەسەڵات دزەڵاتە کە حەق و مافی ئەم میلەتە ئەخوات و ئەم میلەتش لە خێوێکی قوڵدایە لێرە و لەوێ چەند کەسێ بێدار بووینەتەوە و داوای حەقی شەرعی خۆمانەکەین. لە ڕاستیدا لەوە ناڕەحەتتر نییە ئینسان بێکەرامەت بکرێت ئەو کەرامەتی کە خۆی گەورە فەرمێ لە قورئانی پیرۆزە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەو ڕێزەیتە بڕاوەتەوە بە هەر ئینسانێ دراوە تەنانە موسڵمان و کافریشی تیانی یعنی بە مرۆڤ دراوە. ئێمە ئەو ڕێزەمان لێ ئەسەندرێتەوە ئیتر لەوە ناڕەحەتتر چی هەیە